هەر ئافرەتێ قژەکانی پەلکەیە یان زۆر کات پەلکەیەکە با گوێ لەم فەرموودە بگرێن بە تایبەتەوە ئافرەتانەی کە خێزاندار بن و پیاوەکانیان زۆر خۆشیان گەرەکوێن و لەم جەوە ساردە وا نازانم سەریان بە ئاسانی وشک بێتەوە دایم تەڕ و ێبانە خۆش نەکەون گوێ لەم فەرموودەی و موسەلەمە بگرن. ئەفەرمێ ڕۆیشتم بەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیارم لێ کرد فەرمی یا رسول الله ئایا من ئەگەر هات و لاشەم گران بوو چوون بۆ غوسلی جەنابە دەرکەم پرچی سرم پەلکەکانم بکەمەوە یان نە چی بکەم؟ فەرمی نە پێویست ناکە پەلکەکانی سرت بکەیتەوە لە غوسلی جەنابەیە تەنیا ئینەما یەکفیکی بەستە سێ مشت ئاو بدەیتە سەر سەرتە سێ مشت ئاو وەرگرە بیدە سەر سەرتە با ناوەی مووەکانی قژی سرت هەمووی تەڕ بێ ئیتر بەستە پێویست ناکە هەموو قژت تەڕ بکەی فرەتان ئەوانەی کە قژیان پەلکەیە ئەم ئاسانکاریان بۆ هاتووە بەڵام ئەبێ وریا بن و بزانن ئەمە تەنیا لە بۆ غوسلی جەنابەیە نەوەک بۆ غوسلی سووڕی مانگانەیان ئەگەر کەوتنە عادە ئەو ساویسیان خۆیان بشۆرن پەلکشانە بێ ئەبێ هەموو پەلکەکانیان بکەن و بە تەواوی بیشۆن و تەڕیکەن. سەلام عەلەیکوم.